پەتای کرۆنە پەتایەکی جیهانی و بێچارەسەرە لە بەشێک لە وڵاتانی دنیا بە بەرنامەی پێشوەخت و بە تەواوی خزمەتگوزاری بۆ خەڵکەکە توانیویانە تا ڕادەیەک کۆنتڕۆڵی پەتاکە بکەن. بەڵام بەداخەوە نە وەزارەتی تەندروستی عێراق و نە بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک بەرنمەیەکی ڕوون و ئاشکرایان بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە نەبووە، لەگەڵ ئەوەشدا باری ژیانی خەڵک و بەخۆشیان خراپتر کرد. مامۆستا محەممەد و هاوژینەکەشی بوونە قوربانی ئەو بێبەرنامەی و پلانی بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک، لەگەڵ ئەوەدا زۆر کەم تەرخەمن لە خزمەتکردنی نەخۆشدا وەک پێویست بارکی خۆیان هەڵناسن. سەرەتاترین خزمەتگوزاری پزیشکی پێشکەشی نەخۆش ناکەن و نەخۆشخانەکان بێدەرمان و بێچارەسەرە. بەشێک لە پزیشکەکان وەک پێویست بارکی خۆیان هەڵناسن. مامۆستا محەممەد لەگەڵ ئەوەی لەسەر ئەرکی خۆی پێداویستە پزیشکەکانی دابین کردووە، بەڵام بەداخەوە لە نوێیەکە لە نەخۆشخانەکان بە زۆر لی سندراوە. ئەویش دەبێتە هۆی ئەوەی کە کارەساتێک بەدای خۆی دابێنێت و سوکایەتی بەستنەوەی بە قەڕوێڵەی هاوژینەکەیەوە تاوەک بە بەرچاوی خۆیەوە گیان بسپێرێت بە لە دەستدانی هاوژینەکەی کۆتایی هات. ئێمە وەک کۆمەڵی هۆشیاری گەنجان بە توندی ئیدانی ئەو ڕەفتارە پزیشکی و کارمەندە تەندروستی پۆلیس دەگەین کە بەرامبەر مامۆستا محەممەد و هاوژینەکەی کرا، دوورە لە هەموو بەهایەکی ئینسانی و خڵاقی. داواکارین چیز و ئەو کەم تەرخەمبوونە لە کەیسەدا ببرێنە بەردەم دادگا. مرۆڤ بەرەڕەختر نییە. نرخی ئامێرێک لە جانی مرۆڤ بەرەڕەختر نییە. نرخی ئامێرێک لە جانی مرۆڤ بەرەڕەختر نییە. نرخی ئامێرێک لە جانی مرۆڤ بەرەڕەختر نییە.